لەلایەن ڕێکخراوی دەستگای هزری شارستانی بە سەرپەرشتی بەڕێز دکتۆر سێ ئەحمەد بەرزنجی و بە هاوکاری بە ڕێبەراتی گشتی شەیدانی هەڵەبجەوە لە مۆنومێنتی هەڵەبجە و یادگاری بە ڕێبەراتی یادگاری هەڵەبجە ئەو پێشانگە ئەکرێتەوە. ئەو پێشانگە خۆی بریتە لە 45 وێنە کە تا ئێستا نمایش نەکراون وێنەی مەرگەساتی هەڵەبجەن. بەڕاستی ئێمە زۆر ئەو وێنانە گرنگە بۆ ئێمە بۆ خەڵکی هەڵەبجەش هەم بۆ بەشی دۆکۆمنتاری ئێمە ئەکرێ کۆمەڵی خەڵک سبەینێ بەشدار بن لەو وێنانە کە سوکاری خۆیان ببینەوە خەڵکی خۆیان بناسنەوە و نزیک بە یادی 16 سێ بۆیە هەر سبەینێ لەوێ وێنەکان پێشکەش بە بەڕێبەراتی یادگاری هەڵەبجە مۆنومێنتی هەڵەبجە ئەکرێ ئێمە سوودیان لەبینەوە خۆشیان ئەو تیمەی هەم بەڕێکخراوە ئەو تیمەی کە هاتوون لەگەڵ ڕێکخراوی دەستگای هزری بری شارستانی کە کۆمەڵێ فۆتۆگرافەر و کۆمەڵی خەڵکی ئێرانین بەڵێنیان بە ئێمەداوە هەر شتێکمان ئەوەی لای ئەوان تا ئێستا وکو دۆکۆمنت ماوەتەوە هاوکاری ئێمە بنەوە دابینی بکەن بۆی بتوانین ئێمە هەم لە مەلەفاتی خۆمانە هەم وەکو دۆکۆمنتاری هەم وەکو کەیسی هەڵەبجە بە زیندویەتی بمێنێتەوە بەڵگە و دۆکۆمنتاریکەیان لایە بەڵێنیان داوە کە هاوکارمان و پێشکەشی ئەمەی بکەن.